بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان وتەبێژی کۆمپانیای ڕووزنەفتی رووسی ڕای دەگەنێت دوو لە سەرسەی قازانجی نەوتی هەرێمی کوردستان بۆ کۆمپانیاکەیانە دوای واژۆکردنی ڕێکەوتنی نێوان کۆمپانیای ڕووزنەفت و حکوومەتی هەرێمی کوردستان ناڕەزایەتی فراکسیۆنەکانی لێکەوتەوە و داوای ئاشکراکردنی ناوەڕۆکەکەی دەکەن بەڵام تاوەکو ئێستا حکوومەت و وەزارەتی سامانە سروشتەکان ناوەڕۆکی گرێبەستەکان بۆ خەڵکی کوردستان ئاشکرا نەکردووە. بە میوانداری بەڕێز سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆی سەرەکی تاوتوی ئەم پرسە دەکەین لە سەرفەدە راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ نوواکەمان درێژە بەم پرسە دەبین. کاردانەوەکان دژی ناڕوونی ناوەڕۆکی گرێبەستە نەوتیەکانی حکوومەتی هەرێم لەگەڵ گرێبەستە نەوتیەکان بەرفراوە نەبێت. دوای واژۆکردنی ڕێکەوتنی نەوتی نێوان کۆمپانیای ڕووزنەفت و حکوومەتی هەرێم کاردانەوەی بەرفراوانی لێکەوتەوە. بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم و وەزارەتی سامانە سروشتەکان هیچ ڕوونکردنەوەیشان نەداوە بۆ خەڵکی کوردستان لەبارەی ماوەی گرێبەستەکە و قازانجەکانی کۆمپانیاکە لە گرێبەستەکەدا و قازانجەکانی هەرێمی کوردستان. هەرچەندە حکوومەتی هەرێم و وەزارەتی سامانە سروشتەکان هیچ ڕوونکردنەوەیشان لەبارەی ناوەڕۆکی گرێبەستەکان نەداوە بەڵام میدیاکانی رووسیا لە زاری بەرپرسانی کۆمپانیای ڕووزنەفت باز لە قازانجی گەورەی کۆمپانیاکە دەکەن. Главы иракского Курдистана Мустафы Барзани компания подписала пакет с обязанностями. میخائیل لیۆنتێف سکرتێری ڕۆژنەمانی کۆمپانیای ڕووزنەفت بە میدیاکانی رووسیای ڕاگەیاندووە دوو لە سەرسەی قازانجی نەوتی هەرێم بۆ ڕووزنەفتە با پێی لێدوانی سکرتێری ڕۆژنەمانی کۆمپانیاکە بێت لە سێ بەشی نەوتی هەرێم دوو بەشی بۆ کۆمپانیاکەیە بەوەش قازانجێکی زۆرەکات. Сегодня АТР – ключевой центр развития промышленности, который характеризуется также самыми высокими. لەلایەکی دیکەوە کۆمپانیای ڕووزنەفت ئاماژەی بۆ کردووە گرێبەستەکە بۆ ماوەی 20 ساڵە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان. بەرپرسانی کۆمپانیاکە وەشیان خستۆتە ڕوو لە ئێستادا هەناردەی نەوتی هەرێم 700,000 بەرمیلە لە ڕۆژێکدا و ئەیانەوێ بۆ کۆتایی ئەم ساڵ بەرزی بکەنەوە بۆ 1 ملیۆن بەرمیل نەوت لە ڕۆژێکدا. بە پێی لێدوانی بەرپرسانی کۆمپانیای ڕووزنەفت بێت ڕۆژانە هەرێم 700,000 بەرمیل هەناردە ئاکات بەو پێش لە ئێستادا داهاتی نەوتی هەرێم لە ڕێگەی بۆریە و نزیکەی 900 ملیۆن دۆلارە. دوای واژۆکردنی ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێم و کۆمپانیای ڕووزنەفت فراکسیۆنەکانی کۆمەڵ و گۆڕان و یەکگرتو بزوتنەوە لە پەرلەمانی کوردستان ڕاگەیاندراویشان بڵاو کردەوە پێیان وایە ئەم ڕێکەوتنە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستاندا نییە. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دوای واژۆکردنی ڕێکەوتنەکە بە میدیاکانی حیزبەکەی ڕاگەیاندووە ئەم ڕێکەوتنە بێتە دەستپێچێکی تازە لە بواری وزە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاک سۆران بەخێر بێن سوپاس ئامادەبوونتان. کاک سۆرانگە سەرەتا لەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچینە سەر ئەم گرێبەستەی نێوان حکوومەتی هەرێم و کۆمپانیای ڕووزنەفت باس لەوە بکەین کە وەکو پەرلەمانتارن بەردەوام ڕێخنان لە گرێبەستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەگرن کە تاوەکو ئێستا زیاتر لە 50 گرێبەستی واژۆ کردووە. گرفتەکانی ئەم گرێبەستانە چییە کە ئێوە بەردەوام ڕێخنی دیەگرن؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە ڕاستیە هەرێمی کوردستان لە ئێستەیە 50 کۆمپانیای جیهانی لە 23 وڵاتی گەورەی دنیاوە ئەوە چەند ساڵێکە هاتوون و پرۆسەی نەوتی لە گەڕان و پشکنین و دەرهێنان و تەنانەت گەیشتن بە بەرهەم و فرۆشتنی نەوت ئەنجامەدەن لە هەر وڵاتێکە کە 57 کێڵگەی نەوتی هەبێ 50 کۆمپانیای جیهانی کە لە نێویانە کۆمپانیا گەورەکانی جیهان هەبێت بێتە هەر وڵات و هەرێمێک 23 وڵات بێت بۆ هەرێمێکی وەکو کوردستان دەبێ بیکەن بە وڵاتێکی خۆشگوزەرانی زۆر پێشکەوتوو. بەڵام ئایا لە واقعی ئێستەیە ئەمە دەبینین بەداخەوە تەبەنم کۆمپانیایانە کە هاتوون گرێبەستیان کردووە ئەمە لە پێش ڕووخانی ڕژێمی بەعسیشەوە لە ساڵی 2002 کاتێک کە یەکەم کۆمپانیای و گنێڵ ئێنێرجیە هێنن لە تەقتەق گرێبەستی لەگەڵەکەن بۆ نەوتی تەقتەق ئیدی لەوێەوە کۆمپانیەکانی تر لە دوای ڕووخانی ڕژێمی عێراق و لە پێش دەستوری عێراق و لە پێش تەشکیلبوونی حکوومەتی عێراقیش هەرێمی کوردستان لەم پرسی نەوت و پرۆسەی گەڕانی نەوت و هێنانی کۆمپانیا کاری زۆری کردووە
ئەوەی مەبەستمە بیڵێم ئەمەیە هەموو ئەم گرێبەستانەی کە کراون زیاترن لە 50 گرێبەست گرێبەستی تا 50 ساڵی تایە هەموو ئەمانە پابەندی بۆ لایەنی بەرامبەر کە کۆمپانیا بیانیەکانە دروست کردووە لە پێدانی پارە ئەنجامدانی پرۆژەی خزمەتگوزاری پرۆژەی بنیەی تاحتی ئەم وڵاتە لە ڕێگاوبان لە ئاو و ئاوەڕۆ لە قوتابخانە لە نەخۆشخانە لە هەموو کەرتەکانی خوێندنی باڵا و ڕاهێنانی کادری خۆماڵی بۆ بواری نەوت بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم لەمەشیانە زوڵمی گەورەی لە خەڵکی کوردستان کردووە زوڵمەکە چییە؟ زوڵمەکە ئەوەیە من ئێستا بەڵگەم لەلایە بەڵگەکانیش هی من نین هی ڕێکخراوی مەسەلەیە بۆ پەرەپێدانی توانامرۆیەکانی فریاگوزاری میلی نەرویجی ڕێکخراوێکی نەرویجیە و هاتووە تحقیقی لە پرۆسەی نەوتی هەرێمی کوردستان و عقودی نەوتی کردووە ئەم ڕێکخراوە چەسپاندوێتی بە نمونە 18 کۆمپانیای جیهانی لە 12 ناوچەی گرنگی هەرێمی کوردستان کاری بەرەمهێنانی نەوت و دوای گەڕان و پشکنین کاری دەرهێنانی نەوت و هەناردەی نەوت و فرۆشی نەوتەکەن لەگەڵ حکوومەتی هەرێم بە هاوبەشی بەڵام ئەم 18 کۆمپانیا جیهانیە لەو 12 ناوچەی هەرێمی کوردستان 1 سنتیان بۆ پرۆژەی خزمەتی ئەو ناوچانە دروست نەکردووە لە قوتابخانە لە نەخۆشخانە لە ڕێگاوبان ئەو ڕێگاوبانانەی کە پیایە ئەڕۆن کۆمپانیاکان بۆ دەرهێنانی نەوت و گەیاندنی بە هەموو دنیا ئەو ڕێگایانن کە بەعز کاتی خۆی دروستی کردووە یا ڕێگای خۆڵن ئامادە نەبوون جادەیەکیش دروست بکەن لە کاتێکە هیچ کۆمپانیایەک ڕێگە پێدراو نییە بچێتە وڵاتێک بنیەی تاحتی وابێ خزمەتگوزاری وابێ ژیانی خەڵکەکەی وابێ و نەوت بەرێ بیفرۆشێ دەبوو هەر لە سەرەتاوە خەڵکی کوردستان ڕێی نەدایەکە ئەم کۆمپانیایانە بێن زەویەکانیان داگیرکەن پارەکەی کە نردویانە لە عەقدەکان داویانە بۆ خزمەتگوزاری بۆ قوتابخانە و نەخۆشخانە و بوارەکانی تری بوونیەی تاحتی ئەم وڵاتە حکوومەت ئەویشی بردووە زۆر باشە بەڵام تاوانی کۆمپانیەکان چیە کاتێک کە ئەوان پارەی و خزمەتگوزاریاندا بێ بەڵام بەرپرسانی حکوومەت بۆ خەڵک سەرفیان نەکردبێت بەشێک لە تاوانیان هەیە بەشێک لە تاوانەکە ئەوەیە کە دەبێ لە عەقدەکە ئیمزایان کردووە چی دەدەن بۆ بواری بەرپرسیارەتی کۆمەڵایەتی لە عەقدەکە بڵێن کوا ناکرێت کۆمپانیایەک لە گەرمیان بێت لە دوهۆک بێ لە شێخان بێ پارەی دابێ بۆ ڕێگاوبان بەڵام جادەکە هەر خۆڵ بێ و بێدەنگ بێ پارەی دابێ بۆ نەخۆشخانەیەک نەخۆشخانەکە نەبینێ و قسە نەکە بەڵێ بەرپرسیارەتی وەکو بەرپرسیارەتی حکوومەتەکە پارەکەی خواردووە جگەل لەوە من دەمەوێن دێگوردەکاری تر لەسەر چوارچێوە گشتیەکەی هەموو ئەو عقودانەی هەرێمی کوردستان کردوێتی خەلەلەکانی چین هەرەوە نیە پارەکەی دیار نییە هەرەوە نیە ناوەرۆکەکەی ڕوون نییە بە نمونە لە مەسەلەی ڕۆیالیتی کە پێوترێ مڵکانە ئەمە خاڵێکە لە هەموو گرێبەستەکانی حکوومەتی هەرێم لەگەڵ کۆمپانیاکانە چەسپێنراوە و بڕگەی چوارە لە مادەی 24 زۆربەی عقودە نەوتیەکانی هەرێمی کوردستان کە کردوێتی ئەڵێت هەرێمی کوردستان لە نەوتی بەرهەمهێنراوی قازانج مڵکانە لە کۆمپانیا بیانیەکان وەرەگرێت کە بڕەکەی کەمتر نەبێت لە 100دا حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر حەقلەکە ئەم مڵکانەیەی لە دەرەوەی گرێبەستی هاوبەشی لە کۆمپانیا بیانیەکان سندووە کەس نازانێت چی لێ کردووە بەڵام ئەڵێ بە پێی یاسای نەوتوگازی هەرێمی کوردستان دەڵێ نابێت لە 100دا کەمتر بێ ئەو لە 100دەی لە هەمووی وەرگرتووە 1 سنت لە 100دا زیاتری وەرنەگرتووە کەمترین ئاستی وەرگرتووە بەڵام کەس نازانێ ئەمەی چی لێ کردووە وەکوا لە کووا دایناوە کە بڕێکی زۆرە لە
سەتادەی قازانجی نەوتی بەرهەمهێنراوی کۆمپانیاکان نەک لە پشکەکەی حکوومەتی هەرێم. ئەمە یەک. دوو یەکێکی تر لە خاڵە زۆر زۆر گرنگەکان مەسئلەی تەنازولکردنی حکوومەتە لە حەسانە و سەروەری هەرێمی کوردستان. تا ئێستا ئەمە باز نەکراوە. لە بەس شێوێ لە هەموو عقودەکانە لە هەموو گرێبەستەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیاکانە مادەیەک دانراوە کە ئەمە کۆمپانیا بیانیەکان چەسپاندویانە بەسەر هەرێمی کوردستانە کە دەبێت هەرێمی کوردستان تەنازول بکات لە حەسانەی حکومی کە وەکو حکوومەت و لە سیادە وەکو هەرێم لە چوارچێوەی عێراقا کە ئەمە شەرمەزاریەکی گەورەیە حکوومەت چۆتە ژێرباری ئەمە. بۆیە ئێستا بەپێی ئەم مادەیەکە تەنازولکردنە لە پارێزبەندی حکوومەت هەرچی کۆمپانیای بیانی هەیە ئەتوانێ وەکو مامەڵەی شەخصی وەکو کەسی لە گرێبەستەکانە حکوومەت بناسیە. حکوومەت نە سیادەی تایە بۆ بە مادەیەکی قانونی نە حەسانەی. بۆیە هەمویان ئەتوانن بەیانی. ئەمە زیانەکەی چی بۆ زیانەکەی ئەوەیە هەر کۆمپانیایەک چۆنی بوێ بەو جۆرە مامەڵە لەگەڵ عقدەکانیەکە لە بەرامبەر حکوومەتی هەرێم و پەلکێشی دادگای دەبێت. بەڵام ئەوانە دەڵێن بۆ منە مامەڵێکی ڕاستە خۆیە و چۆن ینی بەرز باز دەکەی نەپاراستنی سیادی هەرێم بازۆکە کە مامەڵێکی ڕاستە خۆ لەگەڵ حکوومەتی هەرێم دەکەن ئەو کۆمپانیانە. بەڵام یەکێک لە مادەکان کە چەسپیوە ئەوەیە حکوومەت ئەبێت تەنازول لە حەسانەی حکومی خۆی بکە کە کۆمپانیەکان نەتوانن ئیجراەتی بەرامبەر بکەن و دەبێت تەنازولیش لە سیادەی خۆی بکە کە وەکو هەرێمێک لە چوارچێوەی عێراقێکە سیادەی هەیە. ئەمە عیبەیەکی گەورەی ئەمانە چوونەتە ژێرباری هەر لە پێناوی ئەم عقدانە بکرێ. بۆیە هەموو کۆمپانیەکان ئەتوانن گوێچکەی حکوومەتی هەرێم لە هەر دادگایەکی نێودەوڵەتی بە تایبەت تحکیمی دەولی لە لەندەن بگرن و بیبەن ئیجراەتی لەسەر بکەن. جگە لەوە مادەیەکی تر کە چەسپاندویانە و زۆر عیبە ئەویش ئەوەیە کە حەسانە دراوە بە هەموو کۆمپانیاکانی نەود لە هەرێمی کوردستان بە تەواوی ممتەلەکاتەکانیانەوە. هەرێمی کوردستان بەیانی بچێ دەست بەسەر کەلوپەلی یەک کۆمپانیای بیانی بگرێ دادگای تحکیمی دەولی لە لەندەن گوێچکەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگرێ. حکوومەتی هەرێم لە عقودەکانیە تەنازولی لە سیادە و حەسانەی خۆی کردووە وەکو هەرێمێک کە حکوومەتە، بەڵام کۆمپانیاکان ئەویان چەسپاندووە کە حەسانەیان هەیە حکوومەت لە هیچ کاتێکە ناتوانێت تەنانەت دەست بەسەر کەلوپەلی کۆمپانیا بیانیەکانی نەوتیشا بگرێ چکە حەسانەی بۆ چەسپاندون لە عقودەکانە. جگەلەوە کارەساتێکی تر کە ئەمانە قسەی من نین، ئەمە ڕێکخراوی مەسەلەی نەرویجی هاتووە تحقیقی عقودی نەوتی هەرێمی کوردستانی کردووە ئەوەی کە ئاشکرایە ئەم خەلە لە گەورانەی تایە. یەکێکی تر لەو مەسەلانەی کە بەداخەوە حکوومەتی هەرێم زوڵمێکی گەورەی تری کردووە قەرەبووی جوتیارانە کە دەبوو وەزیری کوشت و کاڵ لەم کابینەیە ئەمە دۆسیەکی گەورە بێ بەدەستیەوە. بە ملیۆنان دۆنم زەوی جوتیارانی هەرێمی کوردستان لەلایەن کۆمپانیا نەوتیەک بیانیەکانەوە داگیر کراوە بەبێ ئەوەی سنتێک قەرەبوویان پێدرا بێتەوە. ئەمانە لە عقودی نەوتی هەموو چەسپێنراون و گومان هەیە حکوومەتی هەرێم قەرەبووی زەویەکانی وەرگرت بێ و نەیدا بێتەوە بە جوتیارەکان. دەی وا هەیە بە کاملی ناوچە و زەوی و کشت و کاڵی هەمووی داگیر کراوە. بە هەزاران جوتیار زەرمەندی گەورە بوون لەوەی زەویەکانیان داگیر کراوە، هەمووی زەوی کشت و کاڵیە. کۆمپانیاکانی نەوت بیانی کاچنە ناوچەیەک نەوتە دۆزنەوە دوایی دەست بە دانانی کەرەستەکانی خۆیانەکەن بە چەندین مەساحەی گەورە بە دەوری خۆیانە کە سێ بازنەیە لە زەوی و مڵکی خەڵک هەمووی داگیرەکەن. ئەمە کێشەیەکی گەورەیە کە لێرە بە ناو و بە دۆنم و بە ڕێگا و شوێن هەر هەمووی لە پارێزگاکانی هەرێمی کوردستان هەر هەمووی کە چەندێک زەوی کشت و کاڵی داگیر کراوە هەتا ئێستا ئەوە هەموو دۆسیەکانیانە. ئەوە هەموو دۆسیەکانیانە تەنها لە گوندی ئیلینجاخی گەورە یەک هاوڵاتی 25 دۆنمی داگیر کراوە، یەکێکی تر 12 دۆنم، یەکێکی تر 22 دۆنم.
ئەمە هەمووی ئەو دۆسیانەیە ئەمە هەمووی دۆسیەی داگیرکردنی زەوی جوتیارانە لەلایەن کۆمپانیا بیانیەکان کە حکوومەتی هەرێم لە گرێبەستەکانیان هەتا ئێستا سنتێکی بۆ وەرنەگرتوونەتەوە و ئەسڵەن هەڕەشەشیان لێ یەکەن کە بە دوایم دۆسییان ناچن ئەوەتە ئەمانە بە دۆنمی خەیاڵی ملیۆنان دۆنم هیچ جوتیارانە داگیر کراوە بۆیە پرۆسەی نەوتی لە هەرێمی کوردستان هەر ئەوە نییە کە ئێستا ئێمە باسیەکەین پارەکەی دیار نییە کارەساتی گەورەی بەسەر وڵاتە و ئایندەیە وڵاتە پارەکە نییە نەخێر کارەساتی گەورەی زۆر باشە ئەگەر بینی سەر ئەم گرێبەستە ئەم گرێبەستی مەسەری کۆمپانیای ڕووزنەفت و حکوومەتی هەرێمی کوردستان بۆچیەوە ڕخنە لەم گرێبەستە دەگرن کە تاکو ئێستا دیار نییە چێ ناڵە دەم گرێبەستە دەرەنجامی باشی ناوێت بۆ هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسیەوە خۆی لە ڕاستیە ئەم گرێبەستەی کە کراوە لە وەختی پەکخستنی پەرلەمانایە و پەرلەمان ئاگاداری ناوەرۆکی ئەم گرێبەستە نییە تەنانەت لایەنەکانی ناو حکوومەتیش جگە لە جێگری سەرۆکی حکوومەت کە نازانم حیزبەکەی ئاگادارەیان نا ئەوانیش ئاگادار نین ناکرێ گرێبەستێکی 20 ساڵە لەگەڵ وڵاتێک کە جەمسەرێکی گەورەی دنیاە بۆ ململانیەکان و قوتبێکی ترە هەرێمی کوردستان گرێبەستێکی 20 ساڵی ئەنجام بدا و نێوەرۆکەکەی ئاشکرانە بێ و قازانج و زیانەکانی تاوتوێ نەکرابێ و بەیانی کێ تەحەمولی ئەم ئەنجامە خراپەکانیەکە بە بەراورد بە هەموو گرێبەستانەی تر کە 50 گرێبەستە دەزانین گرێبەستەکان لە زەوی جوتیارانەوە کە داگیری کردووە هەتا نادیاری داهاتەکەی ناڕوونی ناوەڕۆکەکەی هەتا ئەو بەدبەختی بەسەر خەڵکی کوردستانیا هێناوە خۆشگوزەرانی بۆ خەڵک نەهێناوە گەورەترین کۆمپانیا کە ئێکسۆن مۆبیل هاتە هەرێمی کوردستان ئەمریکیە کەس تەوەقوعی نەیەکرد ئەم کۆمپانیا عیملاقە گەورە بێتە هەرێمی کوردستان بەڵام هات نەتیجەکەی چی بوو؟ نەتیجەکەی ئەوە بوو کە زەرەرێکی گەورەی کرد و لەم ئەخیرا کوردستانی جێهێشت کۆمپانیای ئۆتۆمۆبیل لە کوردستان نەماوە؟ نەخێر هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە عقودەکانی ئەمان و داتاکانی ئەمان بۆ کۆمپانیا بیانیەکان ڕاست نەبووە و درۆی تیا بووە ئێستا هەمان ناڕاستی نەقڵ بووە بۆ ڕووسنەفت کە ئەویش ئەوەیە گوایە ئێمە 45 ملیار بەرمیل نەوتی یەدەگمان لە ژێر زەویە هەیە ئەگەر تەماشای تەقتەقکە ئەزانی درۆیە ئەم ڕقەمە و ئەزانی ئەم زانیاریانە ڕاست نییە کە دراوە بە کۆمپانیاکان و ئەوان لەسەر ئەم ئەساسە هاتوون لەسەر ئەم بنەمایە هاتوون کە هەرێمی کوردستان 45 ملیار بەرمیل احتیاطی نەوتیتیایە ئەم بە هەڵابردنەی کۆمپانیاکان کە بە هەمان شێوە ڕووزنەفتیش بە ئێستا بەو تەماعەت سامانە سروشتەکان تەکی لەوە کردوتەوە کە 45 ملیار یەدەگ نەوتی هەرێمی کوردستانە ئەمە ڕاست نییە ئەم زانیاریانە ئێوە چۆن دەزان ڕاست نییە؟ ئەم زانیاریانە نەسەلمێنراوە وەرە هەموو کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان کە 57 کێڵگەیە بزانین ئایا ڕاستەوەندە احتیاطی تایە مبالغەیەکی گەورە بووە و ڕاست نەبووە و تەقتەق باشترین بەڵگەیەکە لە 150,000 ڕۆژانەی بەرهەمی بەرمیل نەوتەوە دێ بۆ 17,000 ئەمە سەلمێنەری ئەوەیە کە ئەو زانیاریانە ڕاستنی بەڵێ سەبارەت بە پەرلەمان بەڕێز وتت لە دەروی چاودێری پەرلەمان ئەمە کراوە بەڵام ئەگەر پەرلەمانیش کارا بوو خۆ ئێوە ئاشنا نەبوون بە گرێبەستەکان ینی سوودی چی ئەگەر ئەو کاتێک کارا بوو ئێستش کە پەکراوە خواگەداری گرێبەستە نەوتیەکان نەبوون ئەمە یاسای نەوت و غازیش لە پەرلەمان ئەم دەسەڵاتە بە حکومەت نەدراوە ئەم گرێبەستانە دەبێت پەرلەمان ئاگای لێ بێ و لیژانی معنی لە پەرلەمان دەبێ ئاگای لێ بێ بەبێ ئاگای پەرلەمان ناکرێتەوە گرێبەستێکی 50 ساڵە بکەی لە پێشوو ئاگامان لێ نەبووە لە پەکخستنی ئاگامان لێ نییە ئاگاشمان لێی نابێت
چکەمان نیەتیانەوە نییە کە پرۆسەیەکی شەفاف بۆ هەرێمی کوردستان لە عقودی نەوتی بێن و داهاتەکەشی بخەنە خەزێنەی حکوومەتی هەرێمەوە بۆ خزمەتی خەڵک. ئەمان لێەوە فێڵیان لە خەڵکی کوردستان کردووە کە ئەوەی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی کۆمپانیا بیانیەکانیشە بۆ بنیەی تحتی ئەم وڵاتە بۆ خزمەتی ئەم وڵاتە و پارەشیان خواردووە، ئەو پارەشیان بردو و بەشیان کردووە. سەرەڕایەوەی ئەمە شیرینیەکانیان کە 5 ملیار دۆلار شیرینی گرێبەستی نەوتی لە کۆی ئەم گرێبەستانەی کە کردویانە لە پێشترا تا کابینەی 5 مابوو لە بانقی HSBC بەریتانیا بوو، دوایی نەماوە بەپێی زانیاریەکان 5 ملیار دۆلار. 5 ملیاری چی لات؟ بەپێی زانیاریەکان لە بینی خۆیان یەکێتی و پارتی بەشیان کردو و بردیان دا بەشیان کردو سەر خۆیاندا. بەڵێ لە کاتێکە ئەمە بۆ بوونی تحتی وڵاتە بوو، تەنها پرۆژەیەکی گرنگ کە پێی کرا ئاوی دهۆک بوو بۆ دەبوو پرۆژەی استراتیجی بۆ ئەم هەرێمی کوردستانە پێ بکرێ. ئەمان ئەگەر ڕاستیان کردایە پرۆسەی نەوتیان بۆ خزمەتی خەڵکی کوردستانە یەک کارگەی پترۆکیمیاییان دروست کردایە لە هەرێمی کوردستان دەبوو بە خێر و بەرەکەتێکی گەورە بۆ هەرێمی کوردستان و بۆ نەوەکانی ئایندەشمان. نەتوان ئەو کارگەی لە سوودەکەی چیەوە دەیانتوانی دروستی بکەن؟ ئەم کارگە دەیتوانی بەرهەمەکە ئەو نەوتەی کە ئێمە ئێستا بە خاوێی فرۆشین بە وڵاتان بەشێکی لەو کارگە پترۆکیمیاییە هەموو شتێکی لێ دروست دەکرا بۆ خۆ خەڵک نەوتی خاوی هەرێمی کوردستانە کڕێ ئەیبا هەمووی ناکاتە سیارە بۆ بنزین و هەمووی ناکاتە نەوت بیسووتێنێ، هەمووی دەکەنە بواری کیمیاییات، بواری بەرەمێنانی مەوادەکانی ترکە سەدان جۆر مەواد لە ئەو نەوتە خاوە یا لە نەوتی ڕەش دروست دەکرێ. تەنانەت ئەو نەفتایی کە لە هەرێمی کوردستان دەبرێتە دەرەوە وڵاتی ئێران یا تورکیا، جارێکی تر ئەوان مەسفایان داناوە هەندێک مەوادی گرنگ هەیە تایە لی دەرەکەن. هەندێک لە مەسفاکانی هەرێمی کوردستان بەداخەوە توانای ئەوەیان نەبووە کە ئەم بەرهەمی نەوتە ڕەشە کۆمەڵێ مادەی گرنگی تری تایە لی بەرهەم بێنن، چکە نەهاتون پاڵاوگەی وا گەورە و پێشکەوتو دروستکەن کە زۆر سوودی لێ ببینرێ. وڵاتانی تر سوودی بینیەوە لە نەوتی هەرێمی کوردستان. ئەمەی ڕۆس نەفتیش کە ئێمە ئێستا گومانمان لێی هەیە، ترسمان لێی هەیە، دەڵێت ئێوە گول لە بە تاریکیەوە نانێن لە سەرتاوە ئێستا ئەنجامەکەی دیار نییە لە ئێستاوە گومان بخرێتە سەرم گرێبەستە 50 گرێبەستی تریان کردو ئەنجامەکەی ماڵوێرانی بووە بەسەر خەڵکی کوردستان، ناشەفافی داهاتەکەی بووە و ناڕوونی گرێبەستەکانی بووە و دروستبوونی خەڵکێک بۆ وەکو مافیا بەسەر ئەم نەوتەوە، چونکە یەک تەنکەرنەوت بدزی ژیان تەگۆڕێ. بەچی ژیان دەگۆڕێ؟ بە یەک تەنکەرنەوت، چکە مەبلەغەکەی زۆرە، یەکسەر ژیانی ئینسانە گۆڕێ. کەسی گۆڕیوە دزینی نەوت چ جای ئەوەی تۆ بەرپرسێک بی شەوانە نەوت بدزی بیری نەوت هەبێ پارەی نەوت بۆ بێتەوە، چکە پارەی نەوت پارەی تەبیعی نییە، خۆ پارەی گەرمی جوتیاران نییە، پارەیەکی خەیاڵیە. ئەمە چەکداری پێ دروست کردووە، هێزی پێ دروست کردووە و دەسەڵاتێکی لە دەرەوەی یاسا پێ دروست کردووە، هەندێک مافیای پێ دروست کردووە، هەندێک مافیای پێ دروست کردووە بۆ بە مەترسی لەسەر ئایندەی ئەم وڵاتە. بۆیە نەوت لە وڵاتێکا کە دامەزراوەی چاودێری بەهێز نەبوو، شەفافیت نەبوو و دیموکراسیت نەچەسپا بوو، دەساودەستی ئاشتیانەی دەسەڵات نەبوو، خەڵکێک لەسەر کورسی دەسەڵات ئەبەد ناتوانی لایبەری، خەڵکێک لەسەروی یاساوە قەت ناتوانی لێپرسینەوەی لێ بکەیت و بیخەیتە ژێرباری لێپرسینەوەی یاسایی، و خەڵکێکیش ئەو جۆرە خەڵکەش دەبنە مەترسی لەسەر ژیانی کۆمەلگاکە و چینایەتیەکی زۆر مەترسیدار دروستەکە، هەژاری زۆر گوزەرانی خراپ و سەرمایەداری ناشەرعی سیاسی بەناو سیاسی کە خەریکی بزنس و بازرگانی نەوتە لە ئاستێکی باڵای سەرمایەکە بە ئاسانی کۆنتترۆل ناکرێ. باشە بۆینەوە تۆ مافیای زۆر دروست بۆ لە کوردستان بەوە چوونی تۆ بە دڵنیاییەوە مافیای وا دروست بوو. ئێستا خەڵکی چەتەی هەیە کەی ویستی ڕێەگرێ، کەی ویستی ڕەشە لەمەکە، کەی ویستی سەرانە لەوە سەنێ، کەی ویستی داوای عەقدی نەوتەکە. سیفەتەکانیان چیەوانەی کە بەڕێزت باسی دەکەیت؟ سیفەتەکانیان هەندێکیان کوڕی بەرپرسن، هەندێکیان خزمی بەرپرسن، هەندێکیان بەردەستی بەرپرسن، هەندێکیان مەسئولی حیمایی بەرپرسن، هەندێکیان بەرپرسەکان خۆیانن. بەس ئێستاوی کە بەڕێز وتت ئێستاش بەرپرسێ لە دەرەوەی
حکومت بۆ خۆی بیری نەوتیە بێت و نەوت ببات و بیفرۆشێت بە کەیفی خۆی بەڵێ بە دڵنیاییەوە تاڵانکردنێکی گەورە لەو بوارە هەیە وە شەڕی داعش چەندێک موسیبەتەکەی بۆ شەهیدان و بۆ خانەوادەی شەهیدان و بریندارەکان بووە قازانجەکەی لە دەستگرتن بەسەر بەشێک لەو بیرە نەوتانە و بەشێک لەو شوێنە نەوتیانە و کێڵگە نەوتیانە بۆ بەرپرسانە بووە. بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕێنەوە وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ مەحموودەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسایە تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسڵە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسڵە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. ساتە خۆشەکانی ژیان بەرەمەکانی فەرمان دنیایەک بڕبا گەزجەنیچ لێرەژە نوقی ترچە ژیرینا هەمیشە خۆشیێنا بۆ ئێوارە قوتان فەرمان ئەی ئەوڕێی خانەوادان فەرمان شیرینتر لە خەندەی لێوان. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک سۆران سەبارەت بە قازانجی کۆمپانیای ڕوسنەفت ئەوەی کە تاکو ئێستا هەرچەندە حکوومەت هیچ ڕوونکردنەوەیەکی لەسەر نەداوە بەڵام بە گوێرەی بەرپرسانی و کۆمپانیا باز لە قازانجی زۆر دەکەن بۆ ئەو کۆمپانیایە. هیچ بەڕێستان هیچ معلوماتێکتان هەیە لەسەر گرێبەستێک قازانجەکەی چەند بێت؟ ئەوەی کە ڕوسنەفت ئاشکرای کردو گومانەکرێ زۆرینەی قازانجەکە بۆ ڕووزنەفت بێ چونکە لە ماوەی پێشووە وەزیری سامانە سروشتیەکان عەرزێکی فرۆشتنی چەند کێڵگەیەکی نەوتی خستە بەردەمی تورکیا لە بەرامبەر 4 میلیارد دۆلارە. تورکیا ئامادە نەبووە ئەمە بکە. تورکیا ئامادە نەبوو هەرێم تورکیا ئامادە نەبوو کێڵگە نەوتەکانی فرۆشت. بەڵێ تورکیا ئامادە نەبوو
و بۆ چەند کۆمپانیایەکی تریش عرض کراوە ئەمەی نەکردووە ڕوزنەفت ئەمەی کردووە پێم وایە ئەوەی کە ڕوزنەفت کردوویەتی ئیغرایەکی گەورە لە گرێبەستەکە خراوەتە بەردەستی کە قازانجی زیاترە لە قازانجی حکوومەتی هەرێم تا قسە لەسەر دوو لە سەرسەی قازانجەکەن بۆ ڕوزنەفت بۆیە عەقدەکە بۆ 20 ساڵە وە کە دێت تەنیا بۆ نایە نەوتی هەرێم لە بەندەری جیهانەوە بەرێتە ئەڵمانیا بۆ 4 مەسفا چکە چەند مەسفایەکی گەورەی عالەمی هەیە ڕوزنەفت 4یان لە ئەڵمانیایە تاکو لە مانگی دووە دەستیان کردو بە جێبەجێکردنی و گرێبەستەی کە 2007 بۆ 2019 نەوتی هەرێمی کوردستان لەم ساڵە ئەگەیەنێتە ملیۆنێک بەرمیل ڕۆژانە کە لەم کاتا ئێستا بە پێ و گرێبەستەی لە مانگی دووە لەگەڵ ڕوزنەفت کردویانە هەرێمی کوردستان بەم نرخەی ئێستا دوای لێدەرکردنی هەر تێچوونێک و هەر خەرجیەکی تر مانگانە هەرێمی کوردستان ئێستا بای 850 میلیۆن دۆلار نەوت لە ڕێگەی ڕوزنەفتەوە ئەفرۆشە و پێشەکیش 1 میلیارد دۆلاری وەرگرتووە کەس نازانێ ئەم پارەیان چی لێ کردووە و ناشنە ژێرباریەوەی پارەکەیان وەرگرتووە ڕوزنەفت لە مانگی شوباتی ئەم ساڵ ڕایگەیاند کە ئەوان بە پێشەکی ملیارێک دۆلار ڕێکەوتون هەناردەی نەوتی هەرێم لە 2007 تا 19 ئەوان بیکڕن و بیبەنە ئەڵمانیا ئێستا هەرێمی کوردستان پارەیەکی خەیاڵی هەیە حکوومەت و احتیاطێکی گەورەی پارەی هەیە لە دەستی حیزبە هەڵیان گرتووە بۆچی بۆ کاتی انتخابات بۆ کڕینی ئیرادەی خەڵک بۆ هەر شتێک کە خۆیان بیانەوێ چکە خەڵکیان وا هەژار کردووە ئێستا ڕازیە بەوەی جەدوەلێکیان داناوە بۆ ڕوبع موچەکەی لە چ کاتێکایی دەنێ ڕازیە خەڵک ڕازیە ئەو تا باسی موچە بۆ نەما لەبەرەوەی خەڵک قبوڵێتی بە پێی جەدوەلەکە لە ماوەی 25 ڕۆژ 20 ڕۆژ موچەی چارەکی مانگی چواری لە مانگی ناوەڕاست و کۆتایی شەشا بدەنێ باشە بەس قازانجی و ڕێکەوتنە دووبارە بۆ حیزبە ئەوەی کە بازەوەکە کە 3 میلیارد دۆلار پێشەکی وەربگیرێت ئەوان وەریان گرتووە هێشتا هیچ نە بۆ حاشای لەکەن بۆ کێ ئەگەر بۆ خەڵکی کوردستانە دەبێ یەکەم شت بڕیاری باشکردنی گوزەرانی خەڵک جێبەجێ ببێت لە بەڵام بەو 850 کە بەڕێزوو 850 میلیۆن دۆلار ئێستا مانگانە بەشی موچە دەکات ئێستا هەرێمی کوردستان لەم کاتە مانگانە 1 میلیارد دۆلار داهاتێتی 1 میلیارد دۆلار 1 میلیارد دۆلار داهاتێتی ئەو کاتەی کە لە بەغداوە بودجەمان بۆ هاتووە ژیانی خەڵک لە باشترین ئاست بۆ موچە وەکو خۆی بووە هەر ئەوەندە داهاتمان هەبووە ئەمە سزادانی خەڵکە ئەمە گرتنەوەی پارەیە لە خەڵکی کوردستان بۆی داواکانی تری کە دوای خۆشگوزەرانیە زیاد نەکا ئێستا خەڵکی کوردستانیان ناچار کردووە مەمنون بێ چارەکە موچەکەی بۆ بکەن بە نیوە ئەڵێ قوبوڵمانە بەڵام بۆ داچوونی تۆ تاو لێکۆڵنیوت کردووە و کاتێک کە داهات لە بەغداد و داهات 1 میلیارد دۆلار بوو خەڵکی کوردستان ژیانی ئاوا خۆش بوو ئێستاش بە هەمان شێوەیە بەڵێ ئێمە لە بەغداوە لە 1970مان کە بۆ هاتووە لەگەڵ داهاتی ناوخۆ ئێستا لێکی بدەرەوە هەرێمی کوردستان داهاتەکەی ئێستا یەکسانە بەو داهاتی کە لە سەرەتای 2014 هەمان بووە بەرپرسیاریشم لێی ئەگەر حکوومەت جورئەتەکە بابێت پێی بسەلمێنم کە داهاتەکانی ئێستای زۆرترە بەڵام شاردوێتیەوە لە خەڵکی کوردستان لای حکوومەت لای حیزب شاردراوەتەوە لای حیزبە زۆرە بڕەکەیوەندەی کە بەرزداگادار بیت لە سەرەتای 2014ەوە هەتاکو ئێستا کە 2017 پارە خەز نەکرێت لە بردننی پارەی بانقەکانەوە هەتا بڕینی موچە و بردننی پاشەکەوتەکە پارەیەکی خەیاڵی خەزم کراوە بەڵام معلومات هەیە لەکوێ خەزم دەکرێت لە بانقەکانی دەرەوەیە بانقەکانی دەرەوە بەڵێ بەشێکیان بۆ خۆیان بردویانە و بزنسی پێواکەن یەک حیزب لە هەرێمی کوردستان لە وڵاتی سویسرا و لە وڵاتی ئەڵمانیا 18 میلیارد دۆلاری هەیە تۆ بەڵگەت لە 18 میلیارد دۆلاری بەڵێ یەک حیزب لە هەرێمی کوردستانە باڵادەستە تەنها لە سویسرا و ئەڵمانیا بە ناوی چەند کۆمپانیایەکیەوە
8 ملیار دۆلاری لە بانقەکانی ئەوەیە 8 ملیار بەڵێ بەس ئەو نمونە حیزب ئێستا و دوو حیزبێک کە لە کوردستانان پێ دوایە دەوڵەمەندترین حیزبن لە جیان بەپێی ئەوی جەنابەت بێت حیزب لە دنیای دەوڵەمەند نییە حکوومەت و خەزێنەی دەوڵەت دەوڵەمەندە بەڵام حیزبی ئەوە دەوڵەمەند لە دنیا هەیەەوەی کە بەڕێزدەڕی 8 ملیار مافیا هەیە ئینا حیزب نییەوا دەوڵەمەند بێ مافیای مخدرات هەیەوا دەوڵەمەندە بچی لێ بە و پارەیە بۆ خزمەتی خەڵکی کوردستان بەکار ناتووی نەخێرەوە پارە بزنسی پێواکەن سەهمی شەریکاتە گەورەکانی دنیایان هەیە لی سەیارادی بواری تر بزنسی خەیاڵیەکەن بەڵام تۆ مەسوولی لەو قسەی خۆت کە 8 ملیار دۆلار ئەگەر مەسوول نیم 20 داوام لەسەرە با بیکەن بە 21 پیانە سلمێنم 20 داوات لەسەرە بەڵێ زۆر گەندەڵکارانە داوای دیفاع لە خەڵک باشە بەس ئەم پارێ پێدوای بۆچی بەکاردێنێت ئەوان منیش بیرەوەکەمەوە ئینسانێک بە تەنیا من و تۆ وەک یەکە خۆین ڕەنگە من باشتر بخۆم تۆ باشتر بخۆی بەڵام دوجا هەر تێرە بین یەک جەستەمان هەیە یەک پۆشاکی لەبەرکەین و یەک خانوەتوانین ئەگەر 1000 مەتر بێ و 100 مەتر بێ هەردووکمان لە 2 مەترا خەوین بۆیە چاوی ئەمانە تێر نابێ ئەمەیان بۆچیە بیر لەوە ناکەنەوە کە ئێستا هەمویان بە حەب ژیانیان ڕاوەستاوە بە پزیشک و بە پشکنینی خارجی ئەگینا هەمویان ئەنواع نەخۆشیانە ئەنواع قەلەقیانە تەمەنیان ڕۆیوە لەزەتیان لە هیچ نەماوە نازانم هەموو تاڵانی ئەم داهاتیە وڵاتە بۆ کوێ بن تاکەی بیر ناکەنەوە بەیانە مرن کە مردن لە ڕوویان بێت تەرمەکەیان بچێتە سەرشانی خەڵک لە ڕوویان بێ وەکو سەرکردەیەک بمرن کە خەڵک شایەتیان بۆ بدا نیگەران بێ بۆیان نەک ئەو ڕۆژەیەوان هەندێک لەم سەرکردانی تر ئەگەر بەم دۆخە بمرن ئەو ڕۆژە خەڵک ئاهەنگەکان نەک بگری بە پارەش خەڵکیان دەست ناکەوێت بۆیان بگری و ئەوان چارەکە سەدەیەک عمریان ڕۆیوە لە حکومڕانیە ئیدی بەتەمای چین ئەم هەموو تاڵانیە بدەست هەڵگرنەوە میلەتە مرد لە برسا ئامادەن ئەو بەڵگانی کە بەڕێز وتت بۆ نمونە پارە براوەتە دەرەوە 8 ملیار حیزبێکێت ئەگەر یاسە سەروەر بێت دۆسی بۆ بکرێت و تەسلیم بکرێت بەڵێ بەڵام ئەوە کەی ئەوە کاتێک ناکە دادگاکان داردەستی ئەوان بن و ئەوان بەرامبەر ئێمە بەکاری بێن نەک ئێمە بەرامبەر دادگا داردەستیەوان دادگا داردەستی ئەو ستەمکارانەیە و بەدەست ئەو ستەمکارانەوەی ئەگەر نا دۆسیەی گەندەڵی ئەمانە مەلەفی دزی ئەمانە لای و دادگایانە هەر ناوێرن تەبلیغەکەشیان بۆ بنێرن ناوێرن تەبلیغ بەڵام ئازان بەیانی تۆ ڕاپێکی دادگاکەن و ڕۆژنامە نووس دەستگیرەکەن و هەڕەشەی لێەکەن و ئەوەشی کە ئەوانی داناوە ئەوان هەر ناوێرن سەیری یاسا زۆر نەوانەی کە یاسا پێیان ناوێرێت بە دڵنیایەوە یاسا لارێمی کوردستان بەس بە فەقیرە وێرە بەرپرس ناوێت بەدەسەڵاتدار ناوێرێت ئەیە و دام و دەستگانێک کە هەن بە ناوی دەستەی نەزاهە و دیوانی چاودێریوانە بۆ تەسلیمەوانەکەوانیشی زۆڕۆڵێکیان نیە ناتوان لێ پرسینەوە بکەن ئەوانش بێت دەسەڵات ئەوانش هەموو توانایان لەسەر کاغەزێک تێ ناپەڕێکەی نووسنوی نێرن و ناگاتە شوێنی خۆی باشە بەس بەڕێز بەڵگەت لایە کە بۆ نمونە دادگا و یاسا نتوانێت تەبلیغ بۆ بەرپرسان بنێرێت بۆ نمونە لەسەر کەیسێک سەدان بەڵگەم لایە وەزیری سامانە سروشتیەکان فەرمانی گرتنی هەیە 25 دۆسی فەرمانی گرتنی لە دادگاکانی هەرێمی کوردستان لەسەر سکاڵای کێ لەسەر سکاڵای پەرلەمانتاران چەندینی هی منە فەرمانی گرتنی بۆ دەرچووە تەبلیغەکەی بۆ ڕۆشتووە هەر پێی نەگەیوە پێی نەگەیوە لە کوێ بۆی بەرن شوێنەکەی دیار نییە نەخێر هەر نایڵن پێی بگا بەڵ زۆر باشە بە سەبارەت بە چارەنووسی ئەو گرێبەستەنەوتی کە لەگەڵ تورکیا کرابوو ئەگەر ئەم گرێبەستش 20 ساڵە ئەو گرێبەسەی لەگەڵ تورکیا چارەنووسی چی بەسەر دێت ئەم پرۆسەیە لە چوارچێوەی تورکایە و ڕووسنەفت بە بۆری کوردستان جەیهانی تورکایە نەوتەکە ئابات بۆریەکی جیاواز لێ نادا هیچ شکالە دروست ناکە ڕەنگە ئیشکال بۆ داناغاز دروستکە بۆچی شکال بۆ داناغاز دروستکەت چونکە ڕووسنەفت کۆمپانیایەکی بواری غازی شەتەنها نەوت نییە و ڕەنگە تەماعی لەوە هەبێ داناغاز دەرکەن بۆیە تا ئێستا حکوومەتی هەرێم ئامادەیە بێ منەتانە نەجوابی داناغاز باتەوە نە ئەو ملیارات دۆلارەی هاتۆتە سەر هەرێم منەتی پێی هەبێ بەڵام بەسەر ئەو ملیارانێکەوە بەردەوام دەڵێن قەل زیاتر کەڵک بۆ حکوومەت دەڵێت تەنها 2 ملیارە و ئەوەی تریش ئێستا دادگەیەک لای نەکوردێتەوە بەچ بەڵگەی کە دەڵێن داناغاز داوای 26 ملیاری تر لە حکوومەتی هەرێمەکات بە بەڵگەی ئەوەی کە قۆناغی یەکەم تەنها جیاوازی سیعری
فرۆشی ئەو کۆندێنسەنتیا و مادە چڕەیە کە داناغاز خۆی فرۆشی و ئەبێ حکوومەت نرخەکەی کە لەگەڵ بۆرسا چەندێ فەرقیە بیخاتە سەری ئەو 2 ملیارە هی ئەوەیە. داواکانی تری داناغاز کە لە مانگی ئەیلولی ئەم ساڵەوە دەست پێیەکە ڕێگری لە گەشەی و تەتویری حەقلەکانی کۆڕۆمۆر و چەمچەماڵ کە حکوومەتی هەرێم لە 2009 ڕێی لێگرتووە نایەڵێت تەتویرکە چەندێ زیان لە داناغاز کەوتووە و گەورەترین پرۆژەی گرێبەستەکە کە دروستکردنی شارێکی غازیە لە چەمچەماڵ کەوە خەونێک بوو لە چەمچەماڵە ئەمە بێتە دی و بۆ هەموو کوردستان سوودی هەبێ و گەورەترین گرفتی ئێمە کارەبا و گازوایل و هەمووی حەلکە غاز بنێرینە دەرەوە بە بڕێکی زۆر. ئەم حکوومەتی هەرێمە ڕێگرتووە لە داناغاز ئەم پرۆژە غازیە ئەم شارە غازیە دروستکە کە ئەم ڕێگریەی کردووە زیانەکانی ئەم پرۆژە غازیە کە چەند ساڵە ڕێگرتووە دروستیکە هەمووی کۆ کردوتەوە ئەیباتە دادگای تحکیمی دەولی لە لەندەن حکوومەتی هەرێم ئەویشە دۆڕێنێ ئەو کاتە ماڵوێرانەکەی بۆ خەڵکی کوردستان جێ بۆ بەرپرسانی ماڵوێرانەکەی نا ئەوان چ مەجبورن ئەوان پارەی خۆیانیان بردو و ڕۆشتون بەیانی ئەوەی کە دەمێنێتەوە خەڵکە لە داهاتی ئەم خەڵکە چۆن تا ئێستا ئێمە دەستمان نەبووە لە داگیرکردنی کۆیتە سەدامی لە ناوچووکە کۆیتی داگیر کردو و زیانی بە وڵاتە گەیاندووە هەتا ئێستا لە داهاتی ئێمەش قەرەبووی کۆی دەکرێتەوە چەند جیلیتر لەدایک ببێ ئەبێ پارە باتەوە بە داناغاز ئەگەر بێت و حکوومەت هێرێم دەست لەو ڕێگریانە لە داناغاز حکوومەت سوودێک دەبینی ینی بەڕێز دەڵی بۆ نمونە ڕێگری کردووە لە داناغاز ئەگەر ڕێگەی دابێستا کارەبا 24 ساعتی دەبوو کێشەی غازی شلی ماڵان دەبوو حکوومەت هێرێم چ سوودێک لەمە دەبینێت بەشێکی پلانێکی ئیقلیمیە ڕەنگە دەوڵەتێک تەمای لەوە بێ کۆمپانیاکەی خۆی بێنێ و داناغاز دەرکا و دوای زیانەکان بداتەوە بە هەرێم تا ئێستا پێی نەکراوە و بەشێکیشی سیاسیە کە حەز ناکەن ئەم ناوچەیە ببێ بە خاوەنی هێزێکی گەورەی ئابووری غازی کە بڕیاری سیاسی پێگۆڕێ لە هەرێمە ئەو دوو هۆکارەیەوە باشە سەبارەت بەوەی کە ئێوە لە پەرلەمانتاران چوار فراکسیۆنەکە ڕاگەنداوێکی تان بڵاو کرد وتانت ناتوان چیتر بێدەنگ بن بەرامبەر بە برسیکردنی خەڵک یان دەتوان چی بکەن جگە لە بەیاننامە یاخود ئەرکی هاوڵاتیان چیە لەم خۆناغاکی هێزە سیاسیەکان ئەرکی هێزە سیاسیەکانە ئەرکی لایەنەکانە کە ناکرێتەوە لە حکوومەتە بەشداربی و بێ ئاگابی و بێدەنگیش بیت ئێوە عیبەیەکی گەورەیە هێزە سیاسیەکان دەتوانن چی بکەن بۆ نمونە من ڕەخنم لە هێزە سیاسیەکانە هەتا ئەم ساتە هێزە سیاسیەکان ئامادە نین بە ڕسمی بەلاغێک دەرکەن لەسەرم تاڵانکردنیە وڵاتە لەسرە موسیبەتی بەسرە وڵاتە دێ حیزبی سیاسی مەهامی چییە گەرەمەنەکە ئەگەر لە داهاتی وڵاتە و قوتی خەڵک نەپێچێتەوە هەموو دانیشتون سەیرێواکەم زان خەڵک چۆنە واقعا گۆڕێ خەڵک بۆچی 9 ملیۆن کەس دەنگی داوە بە کۆمەڵ و یەکگرت و گۆڕان بۆ نەیداوە بە یەکێتی و پارتی لەبەرەوەی ناڕازی بووە لە حکومەکەی ئەو بۆ دەنگی داوە بەم لایەنانە بۆی پشتیوانی لێ بکەن بۆی لە قوتی بەدەنگ بێن ئێوە بەدەنگ هاتن نییە ئێستاوە تا فەرمە و لایەنانە تا ئێستەی چەند قسە ناکەن باشە بەڵام بەیانەمەش چ لە دۆخەکە دەگۆڕێت هەڵوێستی سیاسیە و بە دوای ئەو هەڵوێستە سیاسیا تۆ وەزیرت هەیە تۆ جەماوەرت هەیە تۆ خەڵکت هەیە دەبێ بەکاری بێنی تۆ تەنها ڕێی مەدەنی و ماوە ڕێی مەدەنیش بەکارنایانی بۆ هەبی بەڵام ئێوە دەڵێن ناتوان چیتر قبول بکەن ینی دەکرێت چی بکەن وەکو پەرلەمانتارە دەکرێت یەخەیە وڵاتانە بگرین کە کۆمپانیەکانیان لێرە ئێمە لەم سەفەرێ ئەو چوار پەرلەمانتاری چوینە دەرەوە بەشێک لەو پرسانە ئەم گرێبەستانە بوو کە بە وڵاتەکان ماون توێوە ڕازین لە وڵاتی ئەمە نەوتە دزرێ و شەریکەکانی ئێوە تیا بەشدار بن خۆرەوەمان پێکرێ بەڵام ئەوش پێویستەکە لایەنەکان پشتیوانمان بن نەک کە چوینە دەرەوە هەریەکە کاتێک لایەنێک زەختەکە ئەو بڵێ ئاگام لێی نییە ڕۆشتەوە بڵێ بەبێ پرز ڕۆشتەوە گۆڕانکاری وا ناکرێ بە گۆڕانکاری بەم شەرمنی ئەم لایەنانە ناکرێت کە بینەری ئەم تاڵانکردنی وڵاتن و دوایی لە ئینتخابات چۆن لە ڕویان دێ بەیانی بە خەڵک بڵێن وەرنەوە سەر سندوقەکانی دەنگدان بۆ بێنەوە بەڵامی وەکو پەرلەمانتار هەستان بە ناڕەحەتی کردووە کاتێک کە لێکۆڵینەوە دەکەن خەڵک دەڵێ بێزار بووین لەم بەداسوونانی ئێوە ئەم قسانە ئێوەی ئازار داوە ئێمە بەلامانەوە تەبیعەتکە مەرکی خۆمان بەجێدێنین پەرلەمانتارە ئەوەی دەسەڵاتە وەکە من دەرگای پەرلەمانم لێداخرا و پەرلەمان پەکی خراوە هیچی ترم نییە جگە لەوەی ڕاستیەکان بە خەڵک بڵێم و هەرچی پێمەکرێ و لە توانامایە بیکەم و بیڵێم
خۆ خەڵکوان نەزانێت قسەکردنەوە ناسانە خەڵک لەسەر قسەکردن لە هەرێمی کوردستان کوژراوە خەڵگە ئێسش لە ژێر بەتانیان ناوێرێ ئەوەی کە منەیڵێم یەک لەسەر سەتی ئەو بتوانێت بیڵێ لەکوێ هەیە ئەمە لە ژێر بەتانیێت خەڵک باشە زانرێ لەسەر کۆمنتێک لە دایرەکەی سزادرا و دەرکراوە و گوازراوەتەوە ئیجراتی لەگەڵ کراوە یخۆ ئێسش لەسەر کۆمنتێک لەسەر پۆستێکی فەیسبوک جاری وای حیزبێک تا بەیانی ناخەوێت تا پێسڕنەوە چۆن قسە دەوری نییە بەڵام کۆمنتی سەبارەت بەوەی کە سەبارەت بووی کە بێزاری دەردەبن لەو بداشونانی ئێوە بەڵام بەرامبەر بە گەندەڵی جۆرێک لە بێدەنگی هەیە بەدڵنیایەوە بێدەنگی هەیە بەشێک لەم لایەنانە تا ئێستش خەریکی مجاملەی ئەو سەرکردە گەندەڵانن کە تەلەفۆنێکیان بۆکەن و پێکەوە ئیش و کارە شخصیەکانیانە ڕۆ هیچیان ئامادەنین لە پێناو ژیانی خەڵکە دەست لە پەیوەندی شخصیەکان و مجاملە سیاسیەکان و سەرمێز بێن و بە خەڵک بڵێن وەرە خەڵکینە ئێوە دەنگتان بە ئێمەدا و دیفاعتان لێ بکەین خیانەت لەو دەنگانە ناکەین هەرچی پێمان بکرێت دیفاعەکەین یخۆ قابی لە ئەم هێزانە لەمە زیاتر چی بەسەر خەڵکی کوردستان و بەسەرمانە دێنن دەرگای پەرلەمانیان لێداخستین ڕێیان لێگرتین هەڕەشەی کوشتنیان لێکردین بوونە مەترسی لەسەر ژیانی خۆمان و ماڵ و مناڵ و کەس و کاریشمان قوتی خەڵکیان بڕی موچەیان بڕی تاڵانیان کرە وڵاتە پارەیان بردە دەرەوە لەمە زیاتر چیمان لێ ئەمان کوژن ئێ منەت بن بابێن بمان کوژن بەڵام ئەبێ کاتێک بمان کوژن کە گۆڕانکاری لە دوای ئێمە ڕوودا و هەر میلەتێکیش ئامادە بێ قوربانی بدا بە دڵنیایی و نەتیجەی قوربانیەکەی دوجار گۆڕانکاری دروستەکە بەڵام میلەتێک ئامادە نەبێ قوربانی بدا ژیانی ناگۆڕێ نیو خولەک سەبارەت بەوەی کە دۆسی هەرێم بەم شێوەی دارەدەی ئایندەی هەرێم چۆن دەبینێت ئایندەی هەرێم لەژێر مەترسی گەورە چۆن تاڵان کراوە ڕەنگە شتی سیاسی و سەربازی تریش داخلی پرۆسەکە بێ و کاتە ماڵوێرانی گەورەتر بەسەر خەڵکا دێت بەڕێز کاک سۆرامەر زۆر سپاس بۆ بەڕێستان کە لەم بەرنامەیە لەگەڵمان بوویت سپاس بۆ بینەرانی بەڕێز تا بەرنامەیەشتر خواتان لەگەڵ